بینەران و بیسەرانی بەڕێز وێڕای هاوڕێانی هاوکارم لە بەشی کوردی هەواڵەکانی ڕۆژهەڵات تیوی لەگەڵتانین. دوا بەدوای لافاوەکەی ئەم چەند ڕۆژەی ئێران کە ناوچە جیاوازەکانی ئێرانی گرتەوە، یەکێک لەو ناوچانەی کە زۆرترین زیانی بەرکەوتووە لە ڕۆستان و لە کستانە، بە شێوەیەک کە زیانی مادی زۆریان بەرکەوتووە و خانوو و ماڵەکانیان ڕوخاوە و ئاوارە بوون. بۆ ئەمە بەستا چەندین کەمپەین لە ناوخۆ و دەرەوەی کوردستان سازراوە بۆ بەهاناوە چوونی زیان بەرکەوتوانی لافاوەکە لە لۆڕستان و لە کستان و داوا لە خەڵکراوە کە بەهانای زیان بەرکەوتوانی لافاوەکەوە بچن. چالاکانی مەدەنی لە ناوخۆی وڵات جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە پشتیوانیکردن لە لۆڕستان ئەرکێکی ئینسانی و نەتەوەییە و پێویستە بەهانای خەڵکی ئەم ناوچەوە بچین. جێگەی ئاماژەیە تا ئێستا خەڵکی کوردستان سەرەڕای کێشەی مادی و ئابووری زۆر بە گەرمی بەرەو ناوەندەکانی کۆکردنەوەی هاوکاری ڕۆیشتون و پێشوازیان لە بانگەوازی چالاکانی مەدەنی و کۆمەڵایەتی کردووە. هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە ناوچە سێڵاو لێدراوەکان لە چەند شوێن هێرشیان کردووەتە سەر خەڵکی زیان بەرکەوتوو و ئەزیەت و ئازاریان داون. بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکان لە گوندی جەلیزی لەسەر ڕێگەی ئەڵڵا ئەکبەر بۆ دەشتی ئازادگان تەقەیان لە خەڵکی ئەو ناوچەیە کردووە و چەند کەس بریندار بوون. بەپێی زانیاریەکان سپای پاسداران بە مەبەستی پاراستنی دامەزراوە نەوتیەکان و لادانی سێڵاوەکە ئەو بربەستانەی تێکشکاندووە کە دروست کراون بۆ ئەوەی سێڵاو لافاو نەچێتە ناو مەزرا و شوێنی ژیانی خەڵکی عەرەبنشینی ئەو ناوچەیەوە. خەڵکی ژۆبەڕووی ئەم کارەی هێزەکان بوونەتەوە و سەرنجام هێزەکانی سپا تەقەیان لە خەڵکی ئەو ناوچەیە کردووە و چەند کەس بریندار بوون. بەپێی زانیاریەکان 5 کەس بە تەقەی هێزە چەکدارەکان بریندار بوون کە لە گوندەکانی سەگۆڕ، جەلیزی و شاکریە لە ڕێگەی ئەڵڵا ئەکبەر بۆ دەشتی ئازادگان کەوتونەتە بەرهێرشی هێزەکانی سپا. گاز کیه؟ ئەحمەد بەپێی هەواڵێکە بە ناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە، شەوی دووشەممە 12 خاکەلێوە کاتژمێر 9 شەو دوو سەربازی تیپی 228 ئەرتەش لە شاری سەقز بە ناوەکانی عەلیڕەزا کەماڵی و عەباس ئەفرادی کەوتونەتە سەرمین و بە سەختی بریندار بوون و بە مەبەستی چارە سەروەرگرتن گەیەنراونەتە نەخۆشخانەکانی سنە و تەورێز. جێگەی ئاماژەیە ئەم دوو سەربازە خەڵکی شارەکانی مەشەد و تەورێز بوون و هێنرابوونە شاری سەقز بۆ سەربازی. بەپێی هەواڵەکە بە ناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە کاتژمێر 2:30 خولەکی بەربەیانی چوارشەممە 14 خاکەلێوە کرێکارێکی شارەوانی بۆکان بە ناوی ناسر پیری تەمەن 40 ساڵان لە کاتی خاوێنکردنەوەی شەقامەکان ماشین لێداوە و دەستبەجێ گیانی لەدەستداوە. جێگەی ئاماژەیە ئەم ڕووداوە لە جادەی کەمەربەندی شاری بۆکان ڕوویداوە و ماشینێک لە جۆری سەمەند خۆی کێشاوە بەم کرێکارەدا و کرێکارەکە دەستبەجێ گیانی لەدەستداوە. بینەران و بیسەرانی بەڕێز هاتینە کۆتایی ئەم گەشتە لە هەواڵەکان تا دیدارێکی دیکە ماڵاوە.